لقمان بەشیر ئەحمەدم خەلکی کاری لانم لە ساڵی 2014 ماسیما کردەوە ئەوە 7 ساڵ 8 ساڵە ماسیما کردەوە لە سەعات 6 ئێواری ماسیمار حاضر تا سەعات 10 شەوێ هەفتەش برا لێرە شۆل دەکەینە منم ئەحمەدە فارستە شەوقیە من لێرە ئیش دەکەین مەڕوانە معمیلمان الحەمدوللا باشە لە بەردەڕەشی تێن لە ئاکرێ تێن لە دۆک تێن لە هەولێر تێن لە منتەقەی ڕامی تێنەکردمان ئەو ماسیە لە داقوق لۆماتێت ماسی شەی ئیرانیە کەس ناخواتامەکی نەخۆش دێتێت بەس ماسی داقوقێ چەند ماسیە خۆش بیت معمیلە زۆرتر دەبیت ئەگە ماسی نەخۆش بی کەس نایەت تێرە و چەند تەحملتیش دەگە عالەمی باش بیت ئەوە باشە تەحملتیش نەبی دەگە عالەمی کەس نایەت تێرە دەبێت قسە خۆش بی ماسیەکەم ئەرگە لە خۆشەگە لە بەتامە ڕۆژێ تقریبا 200 کیلۆ دەفرۆشین 250 کیلۆ ماسیەکە لەوە سەحەتێ باشە عالەم ئەکسەریان کە وازیان لە گۆشتی حەیوانی نایە کەس گۆشتی حەیوانی ناخوات ئەکسەری تەلەفۆن لۆماتێت تەلەفۆنێکی بەبێ حەسێب لۆماتێت